ژیندا ئیبراهیم خەلیلە خەڵکی ڕۆژئاوای کوردستانم خەڵکی ئافرین پۆلی 11 بوومە پۆلی 11 ئەمڕۆ لێرەکانە من فێری گیتار دەبووم زۆرشم حەز لێ نەگیتاری دەمێکە کەم جار بچوو بووم لێرەکانە بووم تەمەنم لەوانەیە پۆلی 4 یان 5 ئەوجا هەندێک هاتم دوایی لەبەر مەکتەب و شت کۆڕۆناش بوو نەهاتم جا ئەم ساڵ ئەوە دووەم ساڵە دێم هەر لێرە وڵی زۆرم حەز لێیە هەر لە منداڵی و بابشم زۆر پشگیریم دەکا حەزی لە هونەرە ینی هەر نوعە هونەرێک بێ چ گیتار بێ وێنە بێ وەرزش بێ هەر هونەرێک بێ حەزی لێ فێر بم منیش هەر ئەو شتم لە ئەو وەرگرتووە حەزم لێ زۆر ئەو شتە ئارامی پێدەبەخشێ و دڵخۆش دەبم. گیتار دەژنم هەندێک پیانۆش حەزم لێیە حەزم لێ فێری پیانۆ زیاتر بم کەمان ئەوانە زۆرم حەز لێ هەرمیان بۆ گۆڕانی بێژ گۆڕانی ناڵێم بۆ خۆم ینی خۆم دڵخۆش دەکەم خەڵک دڵخۆش دەکەم بۆی کە ینی لە داهاتوودا ئەگەر ینی لەسەر ستەیج و شت ینی کە گۆڕانی وت ینی بزانم من کچێکی کوردم خەڵکی ئافرینم منیش دەتوانم شتی گەورە پێشکەشکە منیش دەتوانم بگەم بە هەموو شوێنێک نەک تەنیا ئەوانی کە منیش دەتوانم ینی بۆی هەموو خەڵک بزانێت کە کوردیش ئەتوانێت شتی زۆر گەورەتریش بکات. لە بچووکی تەمەنمیان 10 ساڵ بوو 11 بوو بەس هاتم ئێرە مانگێک دوایی دابڕام ینی گچکە بووم زۆر ئەو کاتێ دابڕام مامۆستام شاران پێی دەگوت ماڵ شارام ئەوجا کە دابڕام دوایی لەبە قسەی ئەو هاتمەوە بیرم هاتەوە کە من دەچوومە ئەوێ من گیتارم نەبوو ئەو کاتیش گیتار زۆر کەم بوو ئێرەکانە جا من گیتارم نەبوو هەر لەوێ خۆم فێر دەکرد مامۆستا شارام کتی تۆ زۆر زیرەکی ینی هەر چونکە گیتارشم پێ نەبوو ئەوانەی کە گیتاریشیان پێ بوو ینی زۆر باش نەبوون هەوڵیان نەدەدا بەڵام من گیتارشم پێ نەبوو هەر زیاتر لەوان هەوڵم دەدا بۆی ماسەکتی تۆ زۆر زیرەک هەر بەردەوام بەکتی ینی هیوان پێت هەیە بۆی من هاتمەوە. چاندی گارام لە شاران چاندی گارام لە شاران نامدی کەسۆک تۆ جوان بێ نامدی کەسۆک تۆ جوان بێ کیژۆڵە نشمیلانەکەی جاران چۆن دابێنێوان مانوا بێگیانە با یادی سەیرانەکەی نێودارە بریندارم بریندارم. حەزم لێ ببمە مۆسیقاژەن بەس خەونەکانی من زیاتر من حەزم لە مهەندیسیە زۆرم حەز لێیە وێنە بکێشم و خانی و شت ئەوە خەونی من ئەوەش وەکو خەونێک وایە کە حەزم لێتی پێی دڵخۆش دەم بۆیە دەیکەم. خەونتان زۆر هەبێت چونکە هەر ینی لەوانەیە تۆ ئەگەر نەگەیە شتێک تۆ ئەو خەونەی خۆت تۆ دڵتەنگ بی بێ هیوابی زۆر هەیە ئەو حاڵەتانە ڕوودەدا بەڵام تۆ کە زۆر خەونت هەبوو قەینا ئەگەر نەبووی بەو شتە تۆ شتی کەت هەیە دەتانی بەدی بینی خەونی کەت هەیە بۆی بێ هیوان نەبی لە داهاتوودا بەس دوایش ئەگەر تۆ بە دوای خەونی خۆت کە هەر ڕۆژێک دەگەی چونکە هیچ شتێک هەرگیز نییە لە لای من. من لە ڕێیەکی دوورەوە دێ ماڵمان لە ئازادی دوورە لێرەکانەوە ینی هەمیشە زۆرم پێدەچێت زاری وایە خێرا دێم بۆی ماستە ینی نەڵێ بۆ درێنکەوتی ئەوها شوێنەکە دوورە بەڵام چونکە من حەزم لێتی هەر ینی ئەو شتانە ینی ئەو زۆر گرنگی پێ نادەم بڵێم نایەمەوە ڕێ دوورە ئەو شتانە بیان نادۆزمەوە چونکە من حەزم لێ ئیتر ئەوە شتێکە کە بۆ خۆم حەزمێ و پێی دڵخۆش دەبم ینی ڕۆژانە لەوانەیە 20 دقە ئەوها 25 دقەم پێ بچێت لە ڕێ ئەگەر خێراش بڕۆم کەمتر
لە ماڵەوەش هەر بۆ خۆم ینی گیتار دەژێنم، بابشم ئەوەی دەژێنێ عودی دەژێنێ حەزی لێتی، براکەشم بچووکەکە حەزی لێ بیژەنێ لە ماڵ هەر فێری دەکەم بۆ خۆم. دەمەوێت لێرە ینی بۆ هەموو ئەو تەڵەبانەی وەکو من ینی نەک تەنها بۆ خۆتان ینی هەندێک تەڵەبە هەیە داکو بە تەنها دەڵێ دەرس بکە بەس دەرس بکە، دەستکردنیش ینی کاتی خۆی هەیە، بەڵام هەر تۆ مشک خۆت بە دەرس مەشغوڵ بکەی شتیکەی خۆشتر هەیە زیاتر فێر دەبی، ینی یان هەر لە ناو مۆبایلی دابی سێری مۆبایل بکەی کات بە فیڕۆ بدەی بچێ دەرێ، ئەو شتانە ینی ئاخیری هیچ سوودێکی لێ نابینی. تۆ ئێستا لە تەمەنێکی بچووک دای دەتوانی زیاتر کاتت هەیە، گەورەبی ینی زیاتر ناتوانانی ئەو هێزە نامێنێ، ئەو مشکە زیاتر شتوەر ناگرێ. بۆیە ئێستاکانە خۆت فێری وێنە بکە، ینی گیتار شتێک تۆ حەزت لێ بێ لەسەر خەتیش دەتوانی فێربی، بەڵام لێرەکانە زیاتر وەکو بڵێ مامۆستا هەیە و تەڵەبە زیاتر حەزت بۆی دەچێ نەوەک لە ماڵێ. بۆیە ینی هیچ کێشەیەک نییە ئەگەر بێت تەڵەبی ینی منداڵەکەی خۆت بنێری ئێرە بەڕام زۆر باش دەبێ بۆی و هەتا ینی بێتاقەت نابێ هەر لە ماڵێ دانیشێ، ئەوها باشترە. لێ پۆیتە پرگەریە من تەپرسیل هەرچیە وەکەوە سەربانیە چاورە شامە